سلێمانی لەگەڵمانە. ژاڵە سڵاوت لەبێ زانیاری دەربارەی پلانەکەی بەڕێوەبەرایەتی تەندروستی شاری سلێمانی چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆلێرا؟ بەڵێ تەبگەر سڵاو بۆ تۆ بینەرانی ئەنارتیش لە ئێستادا وەگەی بینن کە کۆبوونەوەیەکی گشتی پارێزگای سلێمانی لە بەڕێوەبەرایەتی تەندروستی شاری سلێمانی بەڕێوە ئەچێکە بەرپرسان و لایەنە پەیوەندیدارەکان لە ئێستادا کۆبوونەتەوە بۆی کە پێشگیری زیاتر لە دروستبوون یا بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا لە پارێزگای سلێمانیە بکرێت. وەگەی بینن کە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی هەروە قایمەکانی سلێمانی بەڕێوەبەرێتی ئاوی سلێمانی و بنکەکانی تەندروستی لە پارێزگای سلێمانی و لە گەرمیان هەروەها لێستا لەم کۆبوونەوەیە ئامادەیان هەیە بۆ ئەوەی کە پلانی خۆیان بۆ پێشگیریکردنی زیاتر لە نەخۆشی کۆلێرا دابنێن. وەگەزانین کە پێشە لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی عێراقەوە ڕاگەیەنرابوو کە تاکو ئێستا 50 حاڵەت زیاتر لە 1400 حاڵەت لە نەخۆشی کۆلێرا تۆمار کراوە لە عێراقدا کە 50 حاڵەتی ئەکەوێتە هەرێمی کوردستان، بەڵام بەڕێوەبەرایەتی وەزارەتی تەندروستی بەگشتی ئەو 50 حاڵەتی ڕەت کردوێتەوە و باس لەوە دەکات تەنها 2 حاڵەت لە پارێزگای دوهۆک هەبووە کە تۆمار کراوە. تاکو ئێستاش کە پێشتر بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دکتۆر میران محەممەد بە ئێمەی ڕاگەیان تاکو ئێستا هیچ حاڵەتێکی نەخۆشی کۆلێرا لە پارێزگای سلێمانی تۆمار نەکراوە. ئەوان لە هەوڵی بەردەوامدان و بەردەوام ڕۆژانە کۆبوونەوەی چڕۆپڕی خۆیان هەیە بۆ ئەوەی کە پێشگیری لەم حاڵەتە بکەن. تەبگەر ئەمە ئاماژەیە بۆش بکەم کە سەرڕای ئەوە کە ئێستا ئاوارەیەکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە و چەند کەمپێکیش ئەکەوێتە پارێزگای سلێمانیەوە، ئەوان پلانی خۆشیان هەیە بۆ ئەوەی کە بنکەکانی تەندروستی لە ناو کەمپەکاندا زیاتر چاودێری تەندروستی ئەو هاوڵاتی عەرەبوو و هەروەها و ئاوارانە بکەن کە ئێستا حالیان لە پارێزگای سلێمانی نیشتەجێن. ئەگەر پرسیارێکت هەیە تەبگەر ئەگەڕێمەوە لای تۆ. پێ و زانیارانەی لای تۆ هەیە قەیرانی دارایی تا چەند ڕێگرە لە بەردەم جێبەجێکردنی پلانەکانی وەزارەتی تەندروستی؟ بێگومان لە ئێستایا پێشەوەی کە من بێمە ڕاستەوخۆ بەخشی ڕاستەوخۆ باس لە قەیرانی دارایی کرا لەم کۆبوونەوەدا بەتایبەت لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیەوە کە کاک سەربەست ئاماژەی پێکرد کە قەیرانی دارایی نەبوونی بوجە ڕێگرە لە بەردەم ئەوانە بۆ ئەوەی کە بتوان بە شێوازێکی باش چاودێری ئاوی پارێزگای سلێمانی بکەن بۆ ئەوەی کە ڕێگر بێت لە دروستبوونی ئەم حاڵەتە لە پارێزگای سلێمانی و شاری سلێمانیەوە. تاکو ئێستا چ بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و چ بۆ بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی ئەم کێشە هەیە کە نەبوونی بوجە و گرفتی قەیرانی دارایی لە ئێستا ڕێگرە و لەمپەڕە لە بەردەم چالاکی و کارەکانی ئەواندا لەم بەڕێوەبەرایەتیانە. تەبگەر ئەمە ئاماژە بەوەش بدەم کە ئێستا بە ئێمەیان ڕاگەیاندووە کە چەند بنکەیەکی تەندروستی لە شاری سلێمانیە بایکۆتی دەوامیان کردووە. ئەمەش دیستان ڕێگرەوە کێشەیە بۆ ئەوەی کە زیاتر بەڕێوەبەرایەتی تەندروستی بتوانێت پێشگیری لەم حاڵەتەیان ئەم نەخۆشیە بکات لە پارێزگای سلێمانیە. سپاس بۆ ژاڵە محەممەد پامنێری ناوتی لە شاری سلێمانی لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.